پارتی دیموکراتی کوردستان بە 5 مەرج بەشداری هەڵبژاردنەکانی هەرێم دەکات. مەرجەکانی پارتی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چین. دانوستانەکانی پشپەردە چیمان پێدەڵێن. داواکەی پارتی لە کۆمیسیۆن و دابشکردنەوەی کورسەکانی پەرلەمانی کوردستان چین. پارتی بە چەند مەرجێک بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکات و مەرجەکانی بە بەرپرسانی عێراق و کۆمیسیۆن گەیاندووە. یەکێک لە مەرجەکانی پارتی بۆ بەشداری هەڵبژاردنەکان چارەسەرکردنی کێشەی پەنجەمۆری لە 120 دەنگدەرانە کە 232 هەزاریان دەنگدەری پارتین. بۆ ئەمە پارتی گومانی هەیە بە ئەنقەس کرابێت و پێش هەڵبژاردنەکە زیانی گەورەی لە کورسی و دەنگەکانی دەدات. هاوکات یەکێکی تر لە مەرجەکانی پارتی ئەوەیە کۆمیسیۆن پێداچوونەوە بە بڕیاری دابشکردنی کورسی بازنەکانی هەڵبژاردن بکات. بە تایبەت پارتی دەیەوێت کورسەکانی بازنی هەڵەبجا زیاد بکرێت. جگالەوەی جیاکردنەوەی دەنگەکانی پرۆسەی هەڵبژاردن لە بارگای دەستەی کۆمیسیۆن لە هەرێمی کوردستان مەرجێکی دیکەی پارتیە. هاوکات پارتی داوای ئامادەبوونی نێونەری پسپۆڕی هەرێمی کوردستان لە بواری تەکنۆلۆژیای هەڵبژاردن دەکات. لە سەنتەری تەکنیکی کۆمیسیۆن و داواشی کردووە پێویستە ئەو نوێنەرە دەسەڵاتی پێویستی هەبێ بۆ ئەنجامدانی ئەرکەکەی لە هەموو قۆناغەکانی هەڵبژاردندا. پارتی لەم ڕێگەیەوە دەیەوێت ڕێگری لە فەوتانی دەنگەکانی بکا بە ناوی گرفتی تەکنیکیەوە. هاوکات هەر بەپێی زانیارەکانی تیوار پارتی داوای کردووە ئەنجامی هەڵبژاردنەکان لە سەرجەم بێزگەکانی دەنگدان لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامی بەرای هەڵبژاردنەکان بڵاو بکرێتەوە. پارتی ئەم مەرجانەی وەک پێشمەرجی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داناوە. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە پارتی کە بۆ تیوار دواوە ئاماژەی ئەرێنیان پێدراوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان و تا کۆتایی ئەم هەفتەیە پارتی بڕیاری بەشداریکردن لە هەڵبژاردن ڕادەگەێنێت.